پێی مانگای کلێڤەری ناحکومی قوتابیانی دەرچوو پۆلی 11 زانستی وێژەی ئاگادار دەکاتەوە کە خولی هاوینە بۆ پۆلی 12 زانستی وێژەی دەکاتەوە. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی پۆلی 12 دەوترێتەوە. ئینگلیزی مامۆستا سەلاحەدین سەعید، بیرکاری مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان، فیزیا مامۆستا شۆڕش ڕەفیق، کوردی مامۆستا بەختیار خالید، زیندەوەرزانی مامۆستا ئیسماعیل عەلی، عەرەبی مامۆستا ئەنوەر عوسمان، کیمیا مامۆستا کارزان ڕەجەب. خولەکە لە باڵەخانەیەکی تایبەت دەوترێتەوە کە لە 28 پێنجی 2022 دەست پێ دەکات. هەفتانە 3 ڕۆژوانەکان دەخوێنرێ. هۆیەکانی فێرکردنی وەکو داتاشۆ سمارت بۆرد بەکاردێ بۆ زیاتر سوودبینینی قوتابیان. شیکارکردنی زۆرترین پرسیار لەسەر شێوازی وزاری لەلایەن مامۆستایانەوە وەک ئاسانکاری ڕاهاتنی قوتابیان بۆ پۆلی 12، ئاشناکردنی قوتابی بە شێوازی وەڵامدانەوەی وزاری و ئەنجامدانی تاقیکردنەوە بۆ گشت بەشەکانی وانەکان لەسەر شێوازی وزاری، تەواوکردنی مەنهەج لە گشت وانەکان، دابینکردنی کافتریا و دابینکردنی پاسی هاتوچۆ بۆ گشت گەڕەکەکانی شاری هەولێر، ناونیشان، هەولێر فەرمانبەران، ئامادەی کلێڤەری ناحکومی. بۆ زانیاری زیاتر پەیوەندیمان پێوە بکەن 0750 178 44 55 0750 179 44 55.